بینەرانی خۆشەویست دووبارە سڵاوتان لێبێت میهرەبان دەچینە ناو تەوەرەکان و دەچینە بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی بانی کورسات نیوزەوە دەستپێک تەوەری ئەمڕۆمان لە گرنگترین بابەتی ڕۆژ هەفتەی بەرەنگاربوونەوەی تند و تیژەکانی دژی ژنان کە 25 نۆڤەمبەر واتە دوێنێ یەکەم ڕۆژی دەستپێکردنی ئەو چالاکیانە و ئەو هەفتەیە بوو کە بۆ بەرەنگاربوونەوەی تند و تیژەکان دژی ژنان لەسەر ئاستی جیهاندا دیاریکراوە میهرەبان دیارە 25 نۆڤەمبەر و بینەران دەهێنینەوە کە خوشکانی میلاباد ئەمان لە ساڵی 1960 بۆ یەکەمین جار ئەوان بە شێوازێکی نامرۆڤانە تند و تیژیان بەرامبەر کراو دوا بەدوای ئەوە چەند ڕووداوێکی تری لێکەوتەوە کە سەرنجام بۆ هۆی گیانە دەستدانیان بەداخەوە دوا بەدوای ئەوە لە جیهاندا ئەم ڕۆژە دیاری دەکرێت وەکو بەرەنگاربوونەوەی تند و تیژەکان کە لە دژی ژناندا لەسەر ئاستی جیهانیدا تاوتوە دەکرێت هەڵبەتە ئەم فرسە تەنیا تایبەت نییە بە شوێنێک و با وڵاتێکی تایبەتەوە وەک بەگشتی لەسەر ئاستی جیهاندا تند و تیژی لە دژی ژنان دەکرێت بەڵام خۆشبەختانە لە ئێستادا بەهۆی وشاربوونەوەی کۆمەڵگەوە بەهۆی ئۆرەخراوەکانە بەهۆی زۆرینەی زۆری لایەنە پەیوەندیدارەکان دەتوانین بڵین بەرەنگاربوونەوەی تند و تیژەکان لە دژی ژنان میهرەبان پێیناوەتە قۆناغێکی دیکەوە چارەسەریەکان بۆ کێشەکان هەیە بەڵام لەگەڵ ئەوەشدا بەداخەوە یانەمانەی چینە بۆتە ڕێگر لە بەردەم کۆنتترۆلکردن و لە بەردەم ڕێگیریکردن لە ڕوودانی هەر جۆرە تند و تیژیەکە بەرامبەر بە هەڵبەتە چاوان تند و تیژەکان بە پێ و ئامارانی کە لەلایەن ڕێکخراوەکان لەلایەن لایەنە پەیوەندیدارەکان لەبەردەستان و لە جیهان و لە هەرێمی کوردستانیشدا بە جۆری ینی بەهۆکاری جۆراوجۆر بۆ جۆری جیاواز بوونیان هەیە هەڵبەتە ساڵانە لەگەڵ 25 نۆڤەمبەر چەند دروشمێک بوونیان هەیە دروشمی ئەم ساڵ بەرەنگاربوونەوە یاخود با بڵێن یەکگرتن و بەرەنگاربوونەوەی بەرهەمێنانی بەڵێ تند و تیژی دژی ژنان ئەمە دروشمەکەیەتی جا دوێنێ یەکەم ڕۆژی چالاکیەکان بە لە چەندین ناوچەکانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی لە جیهانیشدا چالاکی جۆرا و جۆر تایبەت بەم بابەتە بەڕێوە چوو. بەڵام میرەبان ڕاستە خودت چێ لەی تەوەریەکەی پرۆگرام و بۆ ئەومە بەستا زۆر بەڕێز فێنێک شەفیق بەڕێوەبەری گشتی بەڕێوەبەراتی بەرەنگاربوونەوەی تند و تیژی دژ بە ژنان و خێزان ئەمڕۆ لە ستۆدیۆ لامان ئامادەیە ساڵ فێنەخان بەیانی بەخێراتی خات فێنک بەیانی ئێوە و بەیانی بینەرانتان باش خۆشحاڵم کە لێرەمە لەگەر دووگەن هیوادارم ئێوەش و هەموو بینەرانمان دوور بن لە هەموو تند و تیژیە. زۆر سپاس فێنەخان ئێمەش هیواداری زۆر خۆشحاڵین بە ئامادەبوونی بەڕێز زۆر سپاس. فێنەخان سەرتا دەمەوێت و پرسیاوە دەست پێکەم دروشمی ئەم ساڵی ئەم هەفتەی بەرەنگاربوونەوەی چییە؟ دیارەکەڵێن 25 نۆڤەمبەر کە 16 ڕۆژی چالاکی بەرەنگاری بوونەوەی تند و تیژیە بۆ ئەم ساڵیش هەر لەژێر دروشمی یەکگرتنەوە ئەوترێ وە بەرهێنان بۆ ڕێگریکردن لە تند و تیژ دژی ژنان و کچان دیارە هەر دروشمە کە دادەندرێتن مەبەستێکی خۆی بەدواوەیە بۆی هەر ساڵێک تەرکیز لەسەر بابەتێک دێ کاڵی وە بەرهێنان بە معنای وەی وە بەرهێن بین بۆ پێکی بۆ دروستکردنی کچان و ژنانمان ئەنجا چ لە بواری ئابوووریەکەی بی چ لە بواری کۆمەڵایەتەکەی بی چ لە بواری سیاسەکانی بیتن بۆی بتوانین هەمووی بە یەکگرتووی کە دەرێن یەکگرتووی بە مانای لایەنە پەیوەندیدارەکان لە حکوومەتی هەرێمە بۆ نمونە ئێمەوە کۆی کە لە وەزارەتی ناوخۆینە و هەموو برین ڕەوشی ژن و دۆسەی ژن لە وەزارەتی ناوخۆیە هەروەها بەبوونی کابینەیە کە سەرۆک و جێگری سەرۆکی کابینەکە پشتگیر و هەماهەنگ و هاوکارە بۆ دۆسەی ژن و بەرەو پێشبرنی دۆسەی ژن بۆیە ئێمە بە بەردەوام وەکو بەڕێوەبەرایەتی خۆمان چالاکیمان هەیە بە بەردەوام بەرەنگاری بوونەوەی تند و تیژیمان هەیە بەڵام لە 16 ڕۆژی بەرەنگاری بوونەوەی تند و تیژی بە هاوکاری و هەماهەنگی و یەکگرتووی لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان وەکو وەزارەتی کار و کارباری کۆمەڵایەتی وەکو ئەنجومەنی باڵای خانمان و پەرەپێدان وەکو وەزارەتی ڕۆشنبیری پەروەردە خوێندنی باڵا و هەروەها ڕێکخرا و ئاژەنسە نێودەوڵەتیەکان و بڵێن UN-ەکان و ئەوانی ناوخۆیەکانی خۆمان و هەندێکی زۆر لە چالاکوان و میدیاکارەکان بە تێر و تەسەلی بەرنامەی خۆماندا دەڕێژین بۆی زیاتر هۆشیاری خەڵک بکەینەوە بە تایبەتی کچان و ژنانمان بۆی ڕۆڵی خۆیان بن لە ناو کۆمەلگاکەمان. باشە بۆ ئەم ساڵ ئامارەکان چیمان پێ دەڵێن؟ ئێمە کە باز لە ئامارەکان دەکەین هەموو جارێ و تومانە بەداخەوە لە کوردستان شوێنێکی وا تایبەتمان نییە کە هەموو ئامارەکان لە خۆی بگرێتن ئێمە وەکو خۆمان وەکو بەڕێوەبەرایەتی گشتی بەرەنگاری بوونەوەی تند و تیژی خێزان و ئافرەتان داتابەیسێکی خۆمانمان هەیە بەڵام هەندێک کەیس و هەندێک حالەت ئەچێتە ڕێکخراوەکان هەندێکی کەچێتە لایەنێکی دیکەی پەیوەندیدار بۆیە ناتوانین بەعام بڵین ئامارەکان هەموو یەکگرتوو لە لای ئێمەیە یان لە شوێنێکی دیکەی معەنە
بەڵام کە باز لە ئامارەکان دەکەین دیارە ئامارەکان هەموو کاتێک بەرزی و نزمی تێدا جاری وایە گۆڕانکاری بەسەردادەیە بۆ نمونە گۆڕانکاری لەسەر شێوازەکانی تونند و تیژی کە تاچی کۆمەلگا بە تایبەتی ژنان و کچان من بۆیە ئەڵێم تاچی کۆمەلگا لە بەرەوەی بەڕێوەبەرایەتێکی من ئیش بۆ خێزانیش دەکاتن کە لێ ناویانە پیاوانیشن کوڕانیشن و ئافرەتانیشن ئەو ئامارانەی کە پێمان دەڵێتن بۆ نمونە لە شێوازەکەی ئەگەر ساری پاروەکو 2022 بینە پێشساوی خۆمان شێوازی لێدان زیاتر بووە نزیکە لە 3000 بەڵام کە ئەم ساڵە کە دێنەوە شەڕکردن لە نێوان ئەندامانی خێزان زیاترە ئەویش لەوانەیە بە نزیکی 3000 بیتن بەڵام خۆشبەختانەی کە باز دەکەین ئاماری کوشتن و خۆکوشتن بە تایبەتی کوشتن لە ساڵی ئەم ساڵەکە کەمترە وەک لە ساری پار و پێران هەتاکو داتای ینی مانگی دەی 2023 بۆیە هیوادارم تەرکیز لەسەر ئەو ئاماران نەکەین کە هەمانە تەرکی زیاتر لەسەروی بکەین چۆن میکانیزمێک بدۆزینەوە کە هەمومان بەیەکگرتووی ڕێگر بین لەوەی کە تونند و تیژیەکانمان بەرەو سەر نەڕواتن و زیاد نەکاتن. فێنە خەندۆتر باسی چارەسەرەکانیش ئەەکەین هەڵبەتە بۆ ئەم پرسانە بەڵام بۆچی ئێوەکو بەڕێبەرایەتیەکی گەورەی دژی ئۆتۆنتوژیان لەسەر ژنان و کچان دەکرد بۆچی داتاکان نایەنەوە بەردەستی ئێوەوەتە بۆچی هەندێک داتا هەندێک کەیز لای ئێوە هەیە هەندێکی تریشان لێ ڕێکخراوێکی هەندێک لای شڵتەرێک هەیە بۆچی ئەم پەپەرت و بڵاویە هەیە لە ناو ئامارەکانە کە لە کاتێکدا پرسەکان زۆر گرنگن زۆر چارەنووساسن بۆ نمونە ڕەنگە پرسێکی کوشتن هەبێت پرسێکی هەڕەشەکردن هەبێت پرسێکی تونند و تیژی هەبێت کە زۆر گرنگ بێت ئێوە بیزانن دواتر لەلایەن ئێوە بۆ نمونە ئەم ئاماران دەدرێت بە لایەنە پەیوەندیدارەکان دەدرێت بە کۆمەلگا خەڵک بە تایبەتی ڕاگەیاندنەکان سێری ئێوە دەکەن ئامار لە ئێوە وەردەگرن بۆ ئەو ئێوە خاوەنی ئامارێکی تەواوەتینین کە بتوانێت کەیسەکانی ژنان ڕووما بکە. زۆر جوانە دەستخۆش لێ دەکەم بۆ پرسیارە دیارە و پرسیارە دەمان باتەوە لای ئەوەی کە چۆن وا بکەین هەمومان یەکگرتوو بین ئێمە هەماهەنگی و هاوکاری و هەموو پشگیریەک و لایانی تاو لەگەر هەموو لایەنە پەیوەنددارەکان وەکو باسم کرد هەمانە بەڵام ئایا بۆ ئامارەکان نایەتەوە لای ئێمە یان بۆ ناچێتەوە بۆ وەزارەتی پلاندانیان بۆ ناچێتەوە لایەنی ڕێکخراوێکی دیکە لە بەرەوەی تاچی کۆمەلگا ئازادە کە ڕوو لە چ شوێنێک دەکاتن هەرچەندە ئێمە تەمەنا دەکەین هەر کەسێک کە بەرەنگاری تونند و تیژی دەبێتەوە ڕوو لە لایەنە ڕسمیەکان بکاتن ڕێکخراوێک هاوکاری دەکاتن بەڵام ڕێکخراوەکە بیگەڕێنێتەوە لای ئێمە لایەنێک هاوکار دەکا بەڵام دوایی بێتەوە لای ئێمە چونکە ئەگەر بمانەوێ بە ڕێڕەوە ڕاستەکە بڕۆین پێویست بەوەی دەکاتن کە بە شێوەیەکی ئەکادیمیانە بەرپرسیارانە ئیشی لەسەر بکەین بۆ نمونە بەڕێوەبەرایەتیەکەی ئێمە پابەندین بە جێبەجێکردنی یاسای ژمارە 8 2011 یاسای بەرەنگاری بوونەوەی تونند و تیژی خێزانی کەواتە زۆربەی داتایەکان وا پێویستەکان لای ئێمەبی بەڵام هەندێک کەیسمان هەیە لە بەرەوەی تونند و تیژیەکەی ئەوەندە حساسە کە بەرامبەری کرایە لایەنەکان ئەوەندە حساسن ناتوانن لە هەموو شوێنێک بێن سکاڵای خۆیان بکەن بۆ نمونە باسمان لەوەی کرد ئامارەکان بەرەو چێن دەرمان دەباتن زۆرترین کێشەکانی ئێستا کە هەمانە ڕوبەڕووبوونەوەی سۆشیال میدیایە کچانی گەنجمان کوڕەکانمان ژنەکانمان زۆربەی بەداخەوە بەکارهینانی تەکنەلۆجیا وای کردووە کە هەموو کاتێک ئێمە مۆبایلێکی زیرەکمان بەدەستەوە بیتن بۆ لایەنی باشیش بەکاری بینین بۆ لایەنی خراپیش خراپ نییە بەڵام بە دوای ئەو پێشکەوتنەی کە لە تەکنۆلۆجیا هەیە کەوتوین شێوازی بەکارهینانەکەی بەس چ دەکەی لەولاوە کەسانێکی ببورن لەو قسەیە نەسب نزم دێتن هەڕەشەیەک لە ژنێکە دەکات لە کچێک دەکا وێنەکەی دەباتن بە شێوەیەکی تەندروست شێوازی وێنەکەی دەگۆڕیتن و دوایی هەڕەشەی لێ دەکاتن حساسیەتی کەیسەکان وا دەکاتن کە ڕوونەکەنە لای ئێمە و تەسجیلی نەکەن لە بەرەوەی کە هاتە لای ئێمە سکاڵا دەکاتن لە سکاڵاکەی لێکۆڵینەوەی دەکەین لە لێکۆڵینەکەی دەستە بەردەمی جەنابی دادوەرەکان کە هەیە ئایا هاتنی ئەو کچە هاتنی ئەو ژنە بۆ بەڕێوەبەرایەتەکەی ئێمە و ناسینەوەی و زانین لەلایەن کە سوکارەکەی بە ڕۆحێک وەریدەگرن کە پشتیوانی بن کە لێرەوە داوا دەکەم لە هەموو خانەوادەیە کە لە حالەتێک کە کچێکیان یاخود خێزانەکەی یان خوشکەکەی یان کەسێکی خزمێکی نزیکی تووشی حالەتێکی وا دەبی لە جیاتیەوە کە سەرکۆنەی بکە پشتگیری و پشتیوانی بکاتن دوای ئەوە کێشەکەی بۆ چارەسەر بکاتن بۆی ڕوو نەکاتە هەملایەکان ئەو داتایانە
وامان پێ دەڵێتن کە شێوازە حەساسەکەی ئیشکردن وا دەکاتن کە ئامارەکان لە یەک شوێن کۆ نەبێتەوە. باشە خات و فێنک باست لەوە کرد کە بە جۆرێک لە جۆرەکان هەندێک کەیزەیە زۆرە سیارە ئەگەر بێتە شەڵتەرەکان یاخود ئەگەر بێتە ئەو بەڕێبراتیانی کە بەرەنگاربوونی تونند و تیژی ژنان ڕەنگە بە جۆرێک لە جۆرەکان لەلایەن کۆمەلگە و قبول کراو نەبێت لە کاتێکیشدا ئەوەی ڕوون و ئاشکرایە خراپ بەکارێنانی تەکنۆلۆژی تونند و تیژی بەرامبەر بە ژنان زیاتر کردووە کەواتە ڕێگە چارەسەر بۆ لەبڕکردنی ئەم کارە یاخود ئەو کچانەی کە لەلایەن لە ڕێگەی سوشەڵ میدیاەوە هەڕەشیان لێ دەکرێت دەبێت چی بێت؟ دوو سێشتت باس کرد مهێرەبان خان ئەویش ئەوەیە تۆ باس لەوەی کرد کە ئێمە شەڵتەرەکانمان هەیە بەڵێ شەڵتەرەکانمان هەیە شەڵتەرەکان سەر بە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتینە کە شوێنێکە بۆ پاراستنی ئەو ژن و کچانەی کە هەڕەشەیان لەسەرە ئەو هەڕەشانەی کە لەلایەن خێزانەکانیانەوە یان لە دەرەوەی خێزان لەیان دەکرێتن باس لە بەڕێوەبەرایەتی ئێمە کرد دیارەوە کۆڕێکارێک گیراوەتە بەر کە بەڕێوەبەرایەتێکی گشتیمان هەیە هەشت بەڕێوەبەرایەتیشمان هەیە لە پارێزگاکانی کوردستان و لە ئیدارە سەربەخۆیەکان لە گەروەش 28 نووسینگە و چەند تۆبەیەکیشمان هەیە ئەوانە بۆ نمونە هەمووی شێواز و ڕێکارێکن بۆی بەرەنگاری ئەو تونند و تیژیانە بینەوە کە دێتە پێشێ کەیسە حەساسەکانی کە باسیشی لێوە دەکەین بە تایبەتی لە سوۆسیال میدیایە باس لەوە دەکرێتن سوۆسیال میدیا تۆ ئەتوانی بەکاری بینی بە شێوازێک کە ئەرێنی بیتن بۆ نمونە ئێمە لە کاتی کۆڕۆنایە بە ئۆنلاین دەرسمانە خوێن کۆبوونەوەکانمان بە ئۆنلاین دەکرد هەرچی هۆشیارێک بوو لە تەلەڤیزیۆنەکان و لە ئۆنلاینەکان وەرمان دەگرت ئێستا تەمەشا دەکەی کچێک ژنێک دەچێتە ئەو برین سایتانەی کە هەیە یاخود ئەو گروپانەی کە هەیە لە تەلیگرام و لە ئینستا و ئەوانە یەکێک دێ لەولاوە وێنەکەی دەباتن گوناحی نییە لەبەرێ ئەو شتێکی عیبەی نەکردووە تەنها ئەوەندەیە کە لە گروپێکا بەشدارە بەڵام چۆن ئێمە وا هۆشیار بینەوە بە تایبەتی گەنجەکانمان کچەکانمان کوڕەکانمان ژنەکان بە شێوازێک بزانی کە تەعامل لەگەر چێ دەکاتن ئەبێ تاک خۆی هۆشیار بکاتەوە دوای ئەوە ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی بەرەنگاری بوونەوەی تونند و تیژی و ڕێکخراوەکان و لایەنە پەیوەنددارەکانی حکوومەت هەمووی ئیش دەکەین بۆی تاک هۆشیار بکەینەوە ئێمە وەکو خۆمان 365 ڕۆژ 24 ساعت لە ساڵەکەیە ئیش دەکەین بۆ هۆشیاریکردنەوە بۆ پاراستن بۆ هەموو شتێک هێڵی گەرمی 1990مان هەیە کە ڕێگریەکە و حکوومەت دایناوە ئەپلیکیشنی سیڤیومان هەیە سیڤیو بە معنای پاراستنی تۆ دەتوانی هەر لە ناو مۆبایلەکەی خۆت دای بەزێنی و ئیشی لەسەرکەی بەکاری بینی هەم بۆ هۆشیارکردنەوەی خۆت لە بەری بابەتەکانی هۆشیاری تێدایە هەم بەکاریشی بینی بۆی کە چۆن خۆت دەپارێزی لە کاتێکا کە تونند و تیژت بەرامبەر دەکرێتن داوای هاوکاری لە 7 کەس دەکەی ئەنجا چ ئەو کەسانی خزم و کەس و هاوڕێی خۆتن چ لایەنە پەیوەنددارەکانی حکوومەتن وەکو بنکەکانی پۆلیس و یاخود نووسینگەکانی بەرەنگاری بوونەوەی تونند و تیژی یان ڕێکخراوێک لە هەمان کاتدا تەسجیلکردنی دەقەیەک لە گفتوگۆی ئەو کەسەی کە بەرامبەر تونند و تیژ دەکاتن بۆ بەکارینین بۆ کوڕێکارێک ئەوە بابەتێکی دیکە ئەوەیە کە خۆشبەختانە حکوومەتی هەرێم بە هەوڵی هەموو لایەکەوە هەوڵ دەداتن ئەو کەسانی کە تونند و تیژی دەکەن دەستگیر بکرێن یاخود ئەو گروپانەی کە هەنە لە ناو تۆڕەکانی تەلێگرام و ئەوانیش دەستگیر بکرێن و دابخرێن کاتەمە تۆڕێکن فێنەخەن کە دەرێن تۆڕێکن دیارە گروپی جیاجیا هەیە لە ناو تەلێگرامە لە ناو بۆ ئەڵێم تەلێگرام لەبەر ئێستا زۆر سەق بۆتەوە تەلێگرام دەنا لە گروپەکانی دیکەش لەوانەی لە فەیسبووکی شاهەبی و لە ئینستاگرامی شەبیت لۆژدێ پێت دەڵێم دووبارەی دەکەمەوە هەموو کاتێک خراپ نییە گەنجانمان دەتوان بەکاری بین بەڵام هۆشیار بن لە بەکارهێنانەوەکەی چونکە هیچ شتێک مەمنوع نییە کە بکرێتن بەڵام مەمنوعیەکە لەوێت کە تۆ چۆن بتوانی بە شێوازێکی جوان بەکاری بینی کە تەئسیر لە خۆت نەکاتن ئەوانە هەموو ڕێکارن کە بەرەبەرە دەگرێتە بەر ڕێکارێکی دیکە ئەوەیە کە ئێمە یاسایەکانی کە هەمانە بە تایبەتی بۆ بەرەنگاری بوونەوەی تونند و تیژی بتوانین جێبەجێ بکەین بتوانین بە تەواوی چالاک بکرێتەوە و ئیشی لەسەر بکرێتن بۆی ئەوەش ڕێگرێک بیتن لەوەی هەم تونند و تیژیەکان کەمتر بکاتەوە هەم کەسانێکیش نەتوانن بە ئاسانی تونند و تیژی بکەن یەک لە خەبەرێکی دیکەی خۆشتر ئەوەیە بمبورە کە لە ناو وەزارەتی ناوخۆ ژوورێکمان داناوە ژووری تاوانە ئەلکترۆنیەکان ژووری تاوانە ئەلکترۆنیەکان وا دەکا کە بە تەواوی چالاک بوو بتوانین بڵێن هەر کەسێک
هەر کچێک هەر ژنێک کە هاکرا کە وێنەیەکی بردرا کە زانت لە گروپێکا کەسێک هەڕەشە لێ دەکاتن پەیوەندیمان پێوە بکە وەرە سکاڵای خۆتکە بۆی بتوانین بە جوانترین شێوە چارەسەری کێشەکە فێنەخان وەکو دوا پرسیار زۆرترین ئەو تەمەنانەی کە لە ئێستادا لە ناو کچانیش و ناو ژنانیش تونندوتی ژیان بەرامبەرە کرد مافەکانان پێشێ دەکرێت هەڕەشان لەسەر دەکرێت لەسەر چ تەمەنێکە ئایا جیاوازی هەیە تەمەنەکانیان و چارەسەرەکانیش بوو ئەوە چییە؟ بە دڵنیاییەوە توندوتیژی بۆ یەکسانی بۆ هەموو کەسێک دەڕواتن لە مێرد منداڵێکەوە هەتاوەکو تەمەنە بەرزەکانیشەوە ئەنی کەیسمان هەیە ناتوانین بڵین تەنها مێرد منداڵە نەخێر کەیسمان هەیە لە 12 ساڵیەوە دێتن کە مەفروزە بچێتن بۆ کاروباری کۆمەڵایەتی بەڵام کێشەکەی دێتەوە لای ئێمە کەیسیشمان هەیە لە سەروی پەنجایەکانە لە بەرەوەی ئێمە کە ئیش دەکەین بۆ ڕێخستنەوەی یەکەی خێزان و بۆ بەرەنگاری بوونی تونش لە ناو یەکەی خێزان یەکەی خێزان هەموو فیئەیەکی تەمەنی تێدایە کە ئیش دەکەین بۆ ژنان و بۆ ئافرەتان هەموو فیئەیەک تێدایە کەواتە هەموو کەسێک قابلی وەیە کە توندوتیژی بکە کە توندوتیژی بەرامبەر بکرێتن لە هەر تەمەنێک بێتن لە هەر ڕێگەزێک بی لە هەر نەتەوەیەک بی وەکو خۆتان ئیشارەتان پێدا لە هەموو جیهانە توندوتیژی هەیە کوردستانیش بێبەرنێ لەو توندوتیژیە کەواتە بەبێ یەکسانی توندوتیژیەکان هەیە بەڵام ئەوەی کە زیاتر ئێستا تەکنەلۆجیا بەکاردەینیتن ئەو عمرانەنە کە لە مابینی با بڵێن 15 بۆ 40 سەروشمان هەیە و خواروشمان هەیە بەڵام ئەوانن زیاتر کە توندوتیژیە ئەلکترۆنیەکان بەرەو ڕویان دەبیتەوە ئەجینان کێشەکانی دیکە بۆ هەمووی وەکویەکە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز فێنە شەفیق بەڕێبەری گشتی بەڕێبەراتی بەرەنگار بوونەوەی توندوتیژی دژ بە ژنان و خێزان سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونە فێنەخان زۆر سپاس زۆر سپاس بۆ بەڕێستان بە خێراتی.